هاوڵاتیانی بەڕێز ئەم کاتەتان باش ئێستا کاتی خۆیەتی هەڵسەنگاندنێک بۆ وڵاتەکەمان بکەین. کارنامەیە کابینە هەشتەمی حکوومەتە هەرێمێک و پلان و پرۆگرامی گشتی حکوومەتە ڕەگمەدانا پلان و بەرنامەیە سیاسیین تەبع عالیم بەشداربێن حکوومەتێ بۆ پشتی دەربازبوونا نیڤژی ئەوێ پرانیا تەوەرێن سەرێکی ناوا کارنامەیە نەهاتنە بجیکردن کو لە دەما دەست بکاربوونا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتە شتێ وەکە کار و استراتیژیا حکوومەتە ڕاگەهاند. هەمیشە ئاشتی و ئاسایشی کوردستان بپارێزین و بە یەکگرتووی و تەبایی کار بکەین. کابینە هەشتەما حکوومەتە هەرێمی لە 18 حوزەیرانە 2014 بە بەشداریە پارتی و گۆڕان و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵا ئیسلامی بۆ یەکەم جار وەکە حکوومەتەکە بنکە فراوان هات پێکانین. دە کارنامەیە کابینێدا گەلێک پرس و بابەت خستنە بەرچاو بە ئارمانجە بجیکردنەوان لە دەستپێکا کارنامەیەدا کو نێچیروان بارزانی دناوا پەرلەمانەی کوردستانێدا خستە بەرچاو ئاماژە بۆ یەکێ کرد. کابینە بزاوێن تەمام دەدە ji بۆ بەرهەنگاربوونا هەموو جۆرە گەندەڵیەکێ ددام و دەزیێن هەرێمێدا لێ پشتی دەربازبوونا 2 ساڵان هیناجی حکوومەت ڕیپری گەندەڵیەوەکە یەک ژێ ئەولەیە تێن کارەوێ لە خەلەم دەدات ئەفژی دیسەلمینە حکوومەت وەکە پێتیوی سەرکەفتی نەبەت دە ڕووپڕووبوونا گەندەڵیەدا دبەشەکاتنا کارنامێدا هاتیە کارکردنا چەند حزبێکن جیاواز لە حکوومەتە هەڤەش دکەن و سەدەمژیش بۆ بەهێزکردنا بنەمایان دیموکراسی لە کوردستانێ و کارژیش بۆ بە دامەزراویکردنا حکوومەتەکە کارا و شەفاف دکەن. لێ بەشداریەوان حزبان نەک نەبووە جێ شەفافی و کارایە حکوومەتێ بەلکۆلی 24 ئەیلوولای ساڵدا چار ئالیەن پێکێنەر و بەشداری حکوومەتێ بەیاننامەیەکە هەڤەش دژ بە حکوومەتێ دەرکرد و یەک جوان بە بەریارên سیاسی هاتیە دوورخستن. کارکردن ji بۆ یەک جوداکردنا دەسەڵات و ئەرکی حکوومەتê li kar û çalakên hezbî beçekadin ji karnameya حکوومەtê pêk dênin di demekî de herêm li krîzên darayî û şerê dijwarê Daeş da bû bi biryareka mekteba siyasiya partî çar wezîrên tevgera goran û serokê desteyekê ji حکوومەtê hatine dûrxistin. پێکەوە کار بکەین بۆ ئەو هەدەفانەی کە هەمومان بەڕاستی ئەم هەموو هێزە کوردستانیەکان تێیدا بەشدار بوون و خەباتیشیان بۆی کردووە. هەر di karnameyê de teke satêkirin li ser rexsandina zemînê li bar ji bo karakirina rolê çavdêriya parleman li ser karên hikûmetê li her bi biryara mekteba siyasiya partî ku pêkenêrê serêkî hikûmetê rêgirî ji serokê Parlemanê Kurdistanê hat kirin vegera ser karê xwe û wê sedemê ve nêzî salekê Parleman hatiye ji kar xistin. Kabîne heştê de karnameyê xwe de tekîd li ser feramkirina derfetên kar û kêmkirina rêjeya bêkariyê kiriye ku li gor amarên حکوومەت بخۆ دوی دەمیدا ڕێژای بێکاری کەمتر بووە ji 7 lê denhada bi gotina wezîrê plandanan herêmê rêjeya bêkariyê ji bo ji 14 bilind bûye. Sîstemê perwerdê xwendina bilind û dabînkirina pêtiviyan û bilindkirina asê zanistê mamosteyan tewerekêdinê karnameya hikûmetê bû ku niha bi sedemê paşketina mûçeyê mamosteyan û sîstemê helgirtinê ve temama kertê perwerdê û xwandina bilind li beşek li deverên herêmê dibin metirsiya ji kar xistinê daye. Êkêdin ji wan ve kolînan di nava karnameya kabîne heştem da hatiye behezkirin kesûkarên şehîd û qurbanên enfal û kimyabaran û zîndaniyên siyasî di karnamê da hatiye avirên bêtir ji jiyan û guzerana wan didin û kar ji bo baştirkirina jiyana wan dikin. Gerçi ewa ku bêtir ji 4 mehane hikûmetê mûçe pê nedan û هەیەناژی چاوەڕێ وەرگرتنا موچێ مەها حوسەیرانێنە. هەرێمی کوردستان پێویستی گەورەی بە جێبەجێکردنی ریفۆرمێکی هەمەلایەنە هەیە. نا کابینە هەشتەما حکوومەتەی کێمترنێ نیڤا تەمەنێوێ مایە گەل و دەرەوشەکەوەکە ناک و کریزن سیاسی و ئابوورێن هەرێمێ vegirtî dikarin tewerên serêkiyên karnameyê bicî bikin. من نایبینم بتوانین بەم شێوەیە و بەم کەرەستەیە ئێمە بتوانین حکومڕانیەکی دروست و سەرکەوتوو بەدەست بهێنین.